شەیدان هەمیشە خاوەنی ڕاستەقینەی ئەم وڵاتەن بێگومان ئەمڕۆ ئێمە کۆبووینەتەوانێ بۆ ئەوەی کە جارێکی تر وەفا و سۆزی ڕاگەیاندنی ئازاد هاوپیشەکانی هەردوو شەهید جارێکی تر لە ڕۆژێکی ئەمڕۆدا بەرز و پیرۆز بنرخێنین ئەو یادا و بێگومان ئێمە هەمیشە لە ڕۆژانی ڕابردووشە هەمیشە یاد و یادەوەری ئەوان هەمیشە لە زهن و فکری ئێمەدا زیندوو بووە و تێکۆشان و خەباتی ئێمەش لە ڕاگەیاندندا تا دێت فراوانترە بێت و زیاترە بێت و ڕۆحی هەردوو شەهیدیش هەمیشە لە بیر و فکری گەلی کووردا هەمیشە زیندووە بێت بۆیە دەمەوێت شمە لای باوکی شەهید ئەگەر پەیامێکی هەبێت ئەم دەستان خۆشی عەزیەتان کێشا بۆم ئەرکە کێشاتانە زۆر زۆر سپاستان ئەکەم و شەهید هێرۆ و شەهید گوڵستانتان بەسەر کۆل لە یادی 2 ساڵەیانە تێپەڕە بێ بە 2 ساڵ بەسەر شەهیدبوونیانە یاخوا بەخێر بێن و سپاستان ئەکەم تر من هیچ شتێکی ترم نییە و بە خێراتنا دەگەمە سەر چاو یاخوا بەخێر وەکوتم شانازیەکە لە ڕیزی دایکی شەهید و باوکی شەهید و ماڵباتی شەهید ڕادەوەستین دووبارە بەخێرات ساڵەی شەهیدبوونی گوڵستان تارا و هێرۆ بەعادیندا هیوادارم جارێکی تر کە لێرە کۆبووینەوانێ بۆ کۆببینەوە بۆ ئەوەی کە مژدەی سەرکەوتنی ئەوەی کە تاوانباران بە سزای خۆیان بگەیەنین نەک ساڵێکی تر و ساڵێکی تریش بەسەریا بڕوە کە تاوانباران هێشتا بە سزای خۆیان نەگەشت بێ ئینشاءڵڵا جارێکی تر ئێمە لێرە لە لای هێرۆ کۆ ئەبینەوانێ مژدەی ئەوەی پێدن کە تاوانباری سەرەکی ئەم کارە بە سزای خۆی گەێنرا دیارەکە 2 ساڵ تێپەڕێ بەسەر شەهیدبوونی هەردوو هەواڵمان گوڵستان تارا و هێرۆ بەهادین کە لە 23 ئابی 2024 لەلایەن دەوڵەتی تورکوە هێڵی سیخوڕی ناوخۆییەوە لەسەر ڕێگەی سەی سادق سلێمانی بە ئامانجگیران و شەهید بوون و چەند هاوکارێکیان لەوێدا بریندار بوون هەڵبەت کە لە ئەوەی کە ئێستا سبەینە بە تایبەت 2 ساڵ تێپەڕێ بەسەر شەهید بوونیانە بێگومان یاد و یادەوەری ئەوان کار و خەباتی ئەوان لە ژیانی ئێمە لە کاری ئێمە لە ڕۆحی ئێمە لە چاوی ئێمە زیندووە بۆ یشکا بۆ تێپەڕینی 2 ساڵ بەسەر شەهیدبوونی ئەوانە ئێمە کۆمەڵێک چالاکیمان تا ئێستا ئەنجام داوە و بەردەوامی شەبین بێگومان پێشنیوەڕۆ لە هۆڵی ئازادبوون پانێڵێک سەبارەت بۆ یادی ئەو دوو شەهیدە سەبارەت بە ڕاگەیاندنی ئازاد و ژنانی ڕۆژنامەنووس لە ناو ڕاگەیاندنەکاندا بەڕێوەچوو و ئێوارەی ئەم ڕۆژ کە تا ئێستا لەسەر گۆڕی شەهید هێرۆین لێرە بە ئامادەبوونی کەسوکاری و هاوڕێیانی هاوکارانی لێرەدا یادی شەهید هێرۆ ئەکەینەوە و هەڵبەت بیر و ڕۆحمان لە لای شەهید گوڵستانی شەخ ئەو ئێستا کە ڕوفاتی پیرۆزی لە باکووری کوردستانە بێگومان ئەویش لە یادی ئێمە بەڵام بەداخەوە کە لە ئێستایا دوورە لە ئێمە و لە ئێستایا ناتوانین پێی بگەین و هەڵبەت کە چالاکیەکانمان بەردەوامی ئەبێت بۆ سبەینێش بە هەمان شێوە کۆنگرێکی ڕۆژنامەوانیمان لەسەر لە شوێنی شەهیدبوونی ئەوان دەبێت و بێگومان بە ئامادەبوونی هاوڕێ و هاوکارانی ئێمە بەڵێن دوو پاتەکەینەوە کە ینی بەردەوامە بین لەسەر خەباتی هەردوو شەهید گوڵستان تارا و هێرۆ بەهادین دیارەکە ئەزانین دوو ژنی ڕۆژنامەنووس کە لەلایەن دەوڵەتی تورکەوە بە ئامانجگیران ئامانج لێی ئامانج لە بە ئامانجگرتنی ئەوان شەهیدکردنی ئەوان ترساندن و تۆقااندن بووە بڵاوکردنەوەی ئەو ترسە بوو بۆی کە ڕاگەیاندنی ئازاد بوەستێنن بەڵام هەرەوەی کە لێرە ئەبینین دەیان هاوکار و هاوڕێیان لێرە ئامادەیانەیە وە کەسوکار خاوەنداری لێ ئەەکەن
شەهیدی خۆمان ئێمە بەرز و پیرۆز ڕائەگرین ئەمە پامێکە بۆ داگیرکەرکە لە هەر بارودۆخێکدا ئێمە خاوەن لە شەهیدەکانی خۆمان دەرەکەوین و بێگومان ئامانجی ئەوان کە ئازادیە کە ڕۆژنامەگەری ئازادە کە ئازادبوونی خاکی کوردستان و سربەستیە و بەتای بە سربەستی ژنان لە کاری ڕاگەیاندون و لە بواری ژیانیدا ئێمە خاوەن لە هەموو ئەو ئامانجانی ئەوان دەرەکەوین. سپاس.